جا ئیواهەیە دەڵێ مامۆستا خۆ من نوێژ دەکەم و مسلمانم باشە بۆچی دڵم خۆش نابێ و ئاسوودە نابم بۆچی هەست بە خۆشحاڵی ناکەم لە ژیانمدا دوو هۆکار هەن تەواو دڵ و دەرونی ئینسان ئاسوودە دەکەن و ئینسان بەختەوەر دەکەن نەک هەر لە دنیادا بەڵکو لە قیامەتیش بەڵام وریابە ئەو دوو هۆکارە هیچ کامێکیان بێ ئەوی تر ئەو کاریگەریەی نابێت یەکەمیان پاکردنەوەی دڵ و دەروونە لە ئاکار و سیفەتە خراپەکان لە نەریتە خراپەکان بە تایبەتی لە بغض و حەسادەت و ڕق و قینە و شیرک و کوفر و نیفاق چونکە ئەو سیفەتە خراپانە دڵ و دەرونی ئینسان وێران دەکەن زۆر جاریش دڵی ئینسان تووشی نەخۆشی دەکەن جا ئیواهەیە دەڵێ مامۆستا خۆ من نوێژ دەکەم و مسلمانم باشە بۆچی دڵم خۆش نابێ و ئاسوودە نابم بۆچی هەست بە خۆشحاڵی ناکەم لە ژیانمدا کە تەماشا دەکەی دڵ و دەرونی پڕیەتی لە ئاکار و سیفەتی خراپ هەمیشە بیر لە خراپە دەکاتەوە لە بەرامبەری خەڵکدا ئەوە وا دەکا کە ئینسان لە ژیانیدا ئاسوودە نەبێت دووەمیان ئیمان و ئەنجامدانی عیبادەتەکانە بە تەواوەتی پەیوەندیەکی پتەوە لەگەڵ خوای پەروەردگاردا هەمیشە زیکر و یادی خوای پەروەردگارکردنە ئەو دوو سیفەتە وا دەکا کە ئینسان لە ژیانیدا ئاسوودە بێت دەی بەخوا لە دنیادا بەختەوەر بێ لە قیامەتیش بە هەمان شێواز سەرفەراز و بەختەوەر بێت